خۆش بێ بەڕاستەکەی هۆکاری ڕاستەوخۆ ناڕاستەخۆمان هەیە مەسەلەن هۆکاری ڕاستەخۆەکەی ئەوە بکە داتاک لە مەسەلەن ڕۆژی چوارشەممەیە بڵاو بووە ئەو داتانەی کە ڕەبتی یا پەیوەندی هەیە بەو پاشەکە یا با بڵێن بەو خەزانانەی کە پەیوەندی بە ئەمریکاوەیە کە پەیوەندی بە ئەوەی کە ئەو خەزانانەی کە لە کۆشنە لە ئۆکلاهۆمایە ڕاستەکەی ئەو داتانە پیشانیە کە ڕێژەی ئەو خەزانەی کە نەوتی خاوی تیادانێن کەمتر ببوو لە 470 میلیۆن بەرمیل بەڕاستی پێشتر 550 میلیۆن بەرمیل بوو یعنی لە ساڵی 2020 لە مانگی 5 و 6 ئەوانەیە بەڵام ئێستا ڕێژەی زۆر کەم بۆتەوە بۆ داتاکە زۆر پیشانیە کە ئەم ڕێژەیە زۆر لەو خەزانانە کەم بۆتەوە. طبعا ئەو کەمبوونەوەی ئەو ڕێژە نەوتە کە لە ئەمریکایە مەسەلەن دلیل لەسەر کە نەوت یعنی نەوت بۆ پاڵەوگەکان زۆرتر ئەڕواوەگلەوەی کە یعنی مقارنە بۆی کە نەوتەکەنە ناو خەزانەکانەوەتە نەوت خستە ناو خەزانەکانەوە ڕێژەی کەمتر بۆ گلەوەی کە ئێنێرن بە پاڵگاکان واتە ناردن بە پاڵگاکان و جاکردنەوەی بۆ بنزین و مەسەلەن مشتقاتی تر زیاتر بووە کەواتە دلیل لەسەر کە ئابووری چالشی ئابووریەکانی ئەمریکا لە ئاستێکی باشایە کە چالشی ئابووریەکانی ئەمریکا لە ئاستێکی باشا بوو دلیل لەسەر ئەوەی کە مەسەلەن خواز لەسەرەوە زۆرە بێ خۆتان نەزانن یەک لەسەر چواری نەوتی هەموو جیهان ئەمریکا بەکارێنێ کەواتە ئەمە هۆکارێکی ڕاستەوخۆ بوو کە نەوتی گەاندە 59 دلار لەم یەک دو ڕۆژە ڕابردووە بەڵام باشە هۆکارەکانی تر چیە بە نمونە پەیوەندی بە کۆرۆناوە هەیە کە ئێستانی کەم بۆتەوە بابەتی کۆرۆنا و ڕۆژەی توش بوونەوەوانە لە ئێستا ڕاستەکەی بابەتی کۆرۆنا زۆر کەم نەبووەوە نەخێت لە وڵاتانی پێشکەوتو مەسەلەن لە هەنێ وڵات حتا لۆکداون کراوە مەسەلەن چالشی ئابووریەکان سست بووە بەڵام ئەوەی کە جێگەی تێبینیە ئەوەیە بۆچی ئێستا لە سەرڕاوی کە کۆرۆناش هەیە بەڵام نرخی نەوتەر هەر بەرەو بەرزبوونەوە ئەڕوە پەیوەندی بە دوو هۆکارەوە یەکەم کۆمەڵەی ئۆپیک و ئۆپیک پلاس سوورن لەسەر ئەوەی کە ڕێژەی بەرهەمێنانیان بە ڕێژەی 7 میلیۆن بەرمیل ڕۆژانە کەمیکەنەوە حتا ئەم دەقەیەکە ئێمە قساکەین بە ڕێژەی 7 میلیۆن بەرمیل نەوت ڕۆژانە کەمیان کردوێتەوە و سعودیا میلیۆنێکی تریشی خستە سەر لە مانگی یەکە بڕیارێکە لە مانگی دوو لە مانگی سێ میلیۆنێکی تریش لەسەر ئەو 7 میلیۆنەوە کەم کاتەوە ئەمە لەلایەکی تریشەوە وڵاتانی پیشەسازی کە زۆرترین مثلا نەوت بەکارێنن ئەو وڵاتانە چییە ئەو وڵاتانە بڕیاری داخستنی ئابووریان نەیاوە مثلەن ئێمە گەر بیرمان بێت لە مانگی چواری ساڵی 2020 لە مانگی 50 بڕیاری داخستنی ئابووریان ناوەتە ئابووریان داخست کە ئابووری داخرێ بەڕاستی زۆربەی چالاکی ئابووریەکان وەستا کە چالاکی ئابووریەکان وەستا واتە خوازە سەر بنزین و مشتقاتی کەم بێتەوە کە خوازە سەوکەم بۆ واتە ئەو ڕیفاینەریانە ئەو پاڵەوگایانە کە نەوت دێنەگەن خوازە سەر نەوت کەمەکەنەوە نەوت زۆر بەڕاستی دابەزی باشە سەبارەت بە بڕیارەکانی ئۆپیک و ئۆپیک پلس لەسەر ئەوەی کە سوورن لە کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت لە جیهاندا ینی ئەو وڵاتانی کە بەرهەمێنی نەوتن و بەم بڕیارە ینی تاوەکو ئێستا پابەند دەبوون بەم بڕیارەوە چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت ینی عێراق هەرێمی کوردستان چۆن مامەڵەیان لەگەڵا دەکرێت لە سەر و نەوتەی کە بەرهەمی دێنن لە پێچەوانەی بڕیارەکانی ئەوان بێت ئەم پرسیارە دوو بەشە مەسەلەن بەشێکیان پەیوەندی هەیە بە وڵاتانی کە پابەند دەبوون چ وڵاتە پابەند نەبوو طبعا زۆربەی وڵاتان پابەند بوون ئەوەی کە پابەند نەبووە تا ڕادەیەکی زۆر عێراق لە ئێستایە یعنی پابەند بووە پابەندبوونەکەی لە سا هەفتای لە 100 نییە بۆ نمونە پیان وتووە ئەگەر تۆ پێویستە ملیۆنە بەرمیل ڕۆژانە 1 میلیۆن بەرمیل نەوت کەم کەیتەوە بەڵام ئەو 700,000 بەرمیل نەوتی کەم کردوێتەوە 600,000 بەرمیل نەوتی کەم کردوێتەوە پابەندبوونی 100% نییە یعنی ئەمە بەڕاستی بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە کە وڵاتانی تر پابەندبوونێکی تەواوەتیان هەیە یعنی زۆربەی هەر زۆری وڵاتانی تر پابەندبوونێکی تەواوەتیان هەیە بەنسبەت هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان چونکە دەوڵەت نییە یعنی هیچ گلەیەکی لەسەر نییە کە بۆچی کەمی ناکاتەوە چونکە ئۆپیک و ئۆپیک پلس کە کۆبوونەوە ئەکەن لەگەڵ نوێنەرایەتی حکومەتی عێراق کۆبوونەوە ئەکەن و بە نوێنەرایەتی حکومەتی عێراق ئەیکەن نەوتی هەرێمی کوردستان ئەکەن بە ماڵ بەسەر عێراقەوە واتە عێراق خۆی بێت باجەکەی با و خۆی ئەبێت چی بکات خۆی بێن ئەو بڕەنەوتی کە هەرێمی کوردستان کەمی ناکاتەوە بە عێراق خۆی کەمی کاتەوە و بە تایبەتی کە ئێستا ئیتفاقی نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراق بەڕاستی نییە هەم لە نیوەی دووەمی ساڵی 2020 ئەو ئیتفاقش بەڕاستی بە باشی جێبەجێ نەکرا لەبەرەوە حکومەتی هەرێم ئامادە نییە مەسەلەن کە 100,000 بەرمیل نەوت بەری ئەکۆ کە کەمی کاتەوە کەمی نەکردوێتەوە و بۆ لەبەرەی کە وەکو وتمان ئۆپیک التیزاماتی ئەوەی نییە کە ڕاستەخۆ پەیوەندی بکات بە حکومەتی هەرێمەوە بڵێ بێ کەمی کەیتەوە پەیوەندیگا بە حکومەتی عێراق کە بە حکومەتی عێراقی ماڵە لەسەر تۆ بێ کەمی کەیتەوە زۆر باشە و ڕێژە نەوتەی کە لە هەرێمی کوردستان ئایسە بەرهەمەیەنرێ و ڕۆژانە دەفرۆشرێت ئەم بەرزبوونەوەی نرخە چی کاریگەریەکی لەسەر دروست دەکات بەڵێ ئەم بەرزبوونی نرخینەوە طبعا حتما بەرزبوونی نرخینەوە مەسەلەن بە 40 دلار بێ فەرقی وەکلێکە بە 59 دلار 60 دلار بێت حتما فەرقی گەورەشی هەیە بەڵام بەداخۆ من وەکو لە ڕوانگەی ئابووریەوە من باسێکم لە ڕوانگەی ئابووریەوە بەڕاستی کاریگەریەکی گەورە لەسەر
داهاتی حکومەت هێرم ناکە بۆچی باشە من ڕەنگە هاوڵاتی بکە نرخی نەوت بەرزەبێتەوە بۆچی کاریگەری لەبەر ئەوەی کە من یەک دوو مقابلەتی پیشە باسم کردووە ئەو کۆنتراکتانەی مەبەستم کۆنتراکتی 50 ساڵی نییە ئەو کۆنتراکتانەی کە حکومەت هێرم لەگەڵ کۆمپانیا نەوتەکان کردوێتی نەک لەگە گواستنەوەی نەوتەکە چونکە گواستنەوەی نەوتەکە ئەو 50 ساڵێکەیە بەڵام کۆمپانیاکان خۆیان ئەو عقدانە خەلەل لەو عقدانەیە عقدەکان لە ڕووی ئابوورە پێڵن پرۆدەکشن شێرینگ کۆنتراکت واتە ئەو کۆنتراکتانە بە شێوەی شێر کراوە واتە بە شێوەی تەقسیمات کراوە بە شێوەی خزمەتگوزاری نەکراوە مثلەن لە عێراق و لە سعودیا و لە وڵاتانی تر مثلەن لە هەموو بەرمیل نەوتەی خزمەتگوزارەکەی 5 دلار 3 دلار 7 دلار 10 دلار ماکسیمم 11 دلار بەڵام لە حکومەتی لەم عقدانەی کە لە حکومەتی هەرێما کراوە بەڕاستی پرۆدەکشن شێرینگ کۆنتراکتە واتە ئەو کۆنتراکتانەی ئەو بەرهەمەی کە ئەرێ بە شێوەی شێر ئەدرێ واتە ئەگەر مثلەن بۆ نمونە بڵێن لە 3 بەرمیل ڕەنگە بەرمیلێک بۆ ئەو بێ لە 4 بەرمیلێک بۆ ئەو بێ بەڕاستی ئەمە چییەکە ئەمە تێچووی بەرهەمێنانی نرخی نەوتی لە کوردستانە زۆر زیاد کردووە ئەگەر ببینین داتاکانی دیلایت هەمومان ئەیبینین کە ڕاستەکەی ئەتوانین بڵین لە 150 داهاتی نەوت ئەچێ بە توی تێشوەکەی کە لە وڵاتانی تر لە 100 نییە یعنی کەمترە لە 100 باشە بۆچی ئەمە کراوە پێشتر ینی دکتۆر لە هەرێمی کوردستانە بۆ بیر لەوە نەکراوەتەوە کە نرخی نەوت بەم شێوازە گۆڕاکاری بەسەردادی ڕەنگە زۆر بەرز بێتەوە هەرێمی کوردستان قازانجێکی زۆر بکە بۆ تێچووی یعنی هەمیشە باس لەوە دەکرێت وەکو جەنابشت باست کرد بۆ تێچووی کۆمپانیاکان بۆ بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەوەندە زیاد دانراوە ئەوەندە زیاد لەسەر هەرێم دەکەوێت کە قازانجەکەی دیار نەمێنێت و خۆیان دەڵێن و بەرزبوونەوە نرخی نەوت بەم ڕێژەیەش کاریگەری کەوتۆ لەسەری دروست نەکات بەڵێ بەنسبەت بۆچی هۆکارەکەی ئەوەیە ئێمە بێ بگەڕێنەوە بۆ عقدەکان طبعا ئێمە عقدەکانمان نبینەوە بەس من بەچی ئازانم کە پرۆدەکشن شێرینگ کۆنتراکە بەچی ئازانین کە ئەو بە شێوەی شێر یعنی بە شێوەی حەسا کۆمپانیاکان ئەو عقدانیان کردووە خۆشیان هەرەوە داتاکانی دیلایت بە داتاکانی دیلایت هازن بزڵت خۆشیان هەروە ئاڵێن بە داتاکانی دیلایت کە سەیرەکەی یعنی بۆ نمونە ئەگەر 100 میلیۆن دلاری دەستکەوت بێت لە بیرێک لەنەوتا بۆ نمونە 20 میلیۆن دلاریاوە بە کۆمپانیەکە بۆ نمونە یاەتی بە DNO یاەتی بە گەڵف کیتستۆن یعنی داتاکانم بینیەوە مەسەلەن کە باشە بۆ ئەمەنی پێدراوە ئەو 100 میلیۆنی کردووە 30 میلیۆن 40 میلیۆنی چووە بۆ ئەمە 30 میلیۆن دلار یا 40 میلیۆن لە 100 ئەمە لەلایەکترەوە ئێمە ئەجا بۆچی واکراوە ئێمە تەفاسیلەکە نازانین لەبەرکە ئەو عقدانە چۆن کراوە بۆچی کراوە خۆ کەس نازانێت نەک من نایزانم یعنی بڕواناکەم لەوانێت 4 کەس 10 کەس بیزانێت لە کوردستانەوە عقدانە کراوە عقدەکانیش تا ئێستا بڵاو نەکراوەتەوە تا بیخوێنیتەوە بزانانی ئەم عقدانە چۆن کراوە بۆچی کراوە و چی لە پشتەوە بۆ چۆن بۆ ئەمەیان بەڕاستی تەفاسیلەکەی من نایزانم قەناعەتم نییە خەڵکێکی زۆریش بیزانێت مەسەلەی ئەوەی کە ئایا مەسەلەن لەسەر و ئەوەوە بۆچی لە 150 بۆ کۆستەچی هەر ئەوە نییە کە ئەم کۆمپانیایانە مەسەلەن ئەم عقدانیان بەو شێوەیە کردووە هەنێ خزمەتگوزاری تر هەیە خزمەتگوزاری گواستەوە و خزمەتگوزاری کە تەفاسیلەکەی لە ناو پرۆسی بەرهەمهێنانی نەوتایە دراوە بە کۆمپانیای کەرتی تایبەت لە ناو کۆمپانیای بڵێن محەلی یا ناوخۆیی ئەمەش هەر جێگەی تێبی نییە مثلەن کۆمپانیای سکیوریتی باش ئێمە سکیوریتیمان بۆ چییە بۆ نەوت مثلەن ئێمە خۆ دەوڵەت چی هەیە دەوڵەت مؤسساتی هەیە مثلەن وەزارەتی داخلی هەیە وەزارەتی پێشمەرگە هەیەتوانێت بەوانە پارێزگاری لێ بکات بەبێ هیچ تێچوویەکی تێ بچێت زۆر باشە دکتۆر کامەرانانی ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە 430 بۆ 450 هزار بەرمیل ڕۆژانە نارد دەکات بەم نرخانی چەندی دەست دەکەوێت ئەوەی کە ئێوە ئاگادار بنیانی خوێندنەوەتان بۆ کردبێەوە زانیاریش بێ یعنی دیار نییە شەفاف نییە نەوت لە هەرێمی کوردستانەوە داهاتەکە ئێمە چەندی ساڵە باز دەکرێت ئێستا هەرێم تقریبان چەندی دەست دەکەوێت بۆ 430 ئەوی کە لە داتاکانی دیلۆت ئێمە بەس پشت بە داتاکانی دیلۆت ئەبەسین لەبەرێکە ئێمە بەڕاستی داتایەکی ترمان لەبەر دەستانیە بڵێن وڵا زیاتر فرۆشە یەکەم تر فرۆشە ئەوەی کە داتاکانی دیلۆت پیشانی ئەیە 430 هزار بەرمیلە 450 هزار بەرمیلە یعنی لەو بینەیە هاتوچۆ ئەکات باشە لێرەیە حکومەتی هەرێم خۆی ئەڵێت یعنی من ناڵێن خۆی ئەڵێت من 300 میلیۆن دلار دەستکەوتەوە بۆچی ئەوە دەستکەوتەوە لەبەرێکە زۆری بۆ تێچووەکان ڕۆیشتووە باشە لە ئێستاە ئەگەر هاتوو مەسەلەن لەو 430 جا بالمناسبە ئەومان بیر چووکە ئایا ئێمە دیلۆیت ئەڵێت یا حکومەتی هەرێم خۆی ئەڵێ بە 10 دلار کەمتر ئەفرۆشێت ئینەکە ئەمیش هیچ لە طبعا کێشەکان بەڵام ئەوەی کە چەنی دەست ئەەکەوێت حکومەت هەرێم دوای ئەوە کە کۆستی لە دەرکات دوای ئەو کە تێچوەکانی لە دەرکات طبعا شتی چوای بۆ نامێنێتەوە ئەم زیادبوونەش خۆ ئەگە بە پرۆدەکشن شێری کۆنترابێ هەموو ئەم زیادبوونە بۆ ئێمە ناچێت یەک لە سەرسێ ئەو زیادبوونە بۆ کۆمپانیەکانی نەوت دەچێت کەواتە ئەمە یەکێک لەو خەڵکانەی کە تۆ حتا زیاد بکات یەک لە سەرسێ و زیان بۆ نمونە ئەگەر 9 دلار زیاد بکات 3 دلار چێ بۆ کۆمپانیەکان ئەو زیایەیە 6 دلار چێ بۆ حکومەت هەرێم لەبەرەوە حکومەت هەرێم پیشانی یاو کە 300 میلیۆن دلار باشە حکومەت هەرێمی کوردستان دەتوانێت معالەجەی ئەم عقدانە بگم گرێبەستانە بکاتەوە لەگەڵ ئەم کۆمپانیایە بۆ ئەم تێچوانەوە زیاد نەبێت کە بەرزبوونەوەی نرخی نەوتیش کاریگەری نەبێت بەڵێ لە ئابووریە مەسەلەن ئەو عقدانی کە طبعا ئەو عقدانە قانونی و
ئابورین مەسەن هەردووکی تێکەڵاوە یعنی ئەگەر چەند فقرەیەکی تیابێ لە کاتی حاڵەتی ئیسtisnایی ئەگەر نەوت دابەزی ئەگە هەر حاڵەتێکی تر بێت ئەگە ئەو فقرانیتیان نووسراوی بەڵێ ئەتوانێت تعدیلی کاتەوە بەڵام ئەگەر ئەو فقرانیتیانە نووسراوی بەڕاستی بە هیچ شوێ ناتوانێت تعدیلی بکاتەوە و ئەگەر تۆش بتێ فەرزێکی بەسەریان تعدیلی کەیتەوە ڕەنگە لە محکەمەی دووەری وەکوی داناغاز و وەکوی چەند کۆمپانیایەکی تر کردویانە لە وڵاتانی تری جیهان مەسەڵ شکاتی لێ بکەن بڵێ من عقدێکم کردووە لەگەڵ ئێستا و لە عقدەکەی پشما بێتەوە لە کاتێکە ئەو کاتە خۆی ئەو عقدەی ئیمزا کردووە ئەگەر ئەو فقرەی مۆدیفای مثلا ئەوەی کە تعدیلاتە تیای بێت بڵێ ئەتوانێت ئەنجە تعدیلاتەکەی چەندێکە سەقفەکەی مثلا لە سابستی تعدیلات هەیە لە سادەی تعدیلات ئەو تەفەصیلانە بەڕاستی هەیە بەڵام ئێمە وەکوتم چونکە عقدەکانمان نازانین ئایا ئەو تعدیلاتانە تا چ ڕادێ قابل ئەوەیەکە بکرێت بەس بیرمان یەک شتی تر زۆر گرنگ بوو مەسەلەی زیادبوونی نرخی نەوت کە ئەبێتەوەی زیادبوونی داهاتی حکومت بەڵێ نرخی نەوت زیادبوونی نرخی نەوت حتمما ئەبێتەوەی زیادبوونی داهاتی سەرباری ئەو تێچوانش بە کۆمپانیەکان سەرباری ئەوەش بەڵێ زیا ئەبێت بە تاکید زیا ئەبێت بەڵام زیابوونەکە تا چ ڕادەیەک معالەجەی کێشەکانی هەرێمی کوردستان بۆکات کێشەکانی هەرێمی کوردستان بە ڕادەیە گەورەیە کە بە $10 و $20 چارەسەر نابێت مثلا نەوت لە $45 و $50 یعنی زۆر باشە لە ئەکترێمە نەفقات ما مشکلی نەفقاتمان هەیە مشکلی دەریاداتمان هەیە بەس نەفقاتی دەوڵەت زۆر زۆرە کە نازانێت چ بۆ چۆ زۆر باشە کەواتە ینی ئەوەی کە ئێستا بابەتی ڕێککەوتن و ڕێکنەکەوتنی هەرێم لە ئارادایەوە ئەوەی کە دەوترێت ڕێککەوتن زۆر دوورە بۆ دوایین جار چاوەڕێەکەن کە یەکشەممە وەفدی هەرێم دووبارە بڕاتەوە بەغداد یعنی پشتبەستن بەم داهاتە نەوتێکی ئێستا نرخی نەوت بەرز بۆتەوە و داهاتە نێوخۆیەکان هەرێم دەتوانێت ینی خواستی هاوڵاتی لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی جێبەجێ بکات و پڕ بکاتەوە بەتایبەت لە بواری موچەوە دابشکردنی موچە سی ڕۆژارێک بەڵێ ئەگەر ڕێنەکەوێت بە فەرز ناوا دابنین کە ڕێنەکە لەگەڵ بەغای باشە لەگەڵ حکومەتی عراقە ڕێنەکەوتن و گەڕانەوە باشە لەم حاڵەتەیە ئەم شتە بڵین 100% نەگەل بڵین لە سانەوەوانە لە ساسە لەم حاڵەتەیە حکومەتی هەرێم بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەو $700 ملیۆن کە هەیە و $700 ملیۆن کە هەیە مثلا بتوانێت بە 30 ڕۆژ جارێک و بە تەواوەتی مەعاشەکە بات ناتوانێت لەبەرێکە وەکوتم مەسەلەی اتفاقی نێوان هەرێم و بەغا زۆر گرنگەکە بکرێت بۆی کە تۆ خۆ لەم مەسەلەن کێشانە نەجات بیت ئەگەر ئەو شتە نەکرێت بەڕاستی زۆر مستحیلە و نەخێر ناکرێت بەڵام من لێرەوە ڕیکۆمند یعنی ڕیکۆمەندی حکومەتی هەرێمەکەم کە بە حەج نرخێبێ ئەو اتفاق بکە لە بەغا بۆ مای ساڵێکیش بێت بەڵێ ئەم هەرێمم خاڵی هەیە باسی دەکات دەڵێت ئێمە بە معالەجەکردنەوەی داهاتەکانی ناوخۆ دەتوانین شتێ بکەین داهاتی ناوخۆیانی ئەوەی کە هەیە لە نەوت لە بابەتەکانی تر خاڵە سنوورەکان دەتوانێت هەرێم لەم قەیرانە نەجات بات یا هیچ نەوێت چەند ساڵێک بتوانێت ئیدامە بە بەڕێوەبردن لە ڕووی داراییەوە بە شێوەیەکی سەربەخۆ بدات بەڵێ ئەوەی کە حکومەتی هەرێم ئێڵێ نازانم خەڵک چۆن تێگەشتووە من وای تێگەشتم و هەرواشە ئەوەی کە حکومەتی هەرێم ئێڵێ بە 30 ڕۆژ جارێک مەعاش هەیە واتە چی ئەکات واتە ڕێژەی لێبڕین زیاد ئەکات واشە ئەو پارێکە لەبەر دەسیاتی چی بۆی بێت ئەوەی کە خۆی ئەڵێ من ئەوە نەم لەبەردەستای مەسەڵەن حکومەتی خۆی هەرێم خۆی ئەڵێت مەسەڵەن $400 ملیۆن لەبەردەستای خۆی واڵێ من نازانین داتاکان چۆنە و چۆنیە خۆی لە $500 ملیۆن ئەو $500 ملیۆن لە ماوەی 30 ڕۆژە تەوزیع کات کەواتە ڕێژەی لێبرین لە ساڵی 21 زیاتر بێت ئەوەی کە لەبەردەسیاتی ئێمە شتی تر هەیە ئەمەیان بەوزعکرا ئەوەی کە یەتە ناو خەزانەی حکومەتەوە مەسەڵەن کەواتە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە ئەو لە ساس ئەو 30 ڕۆژ جارەکەی کە حکومەت هەرێم باسیەکات بە لێبڕینی لە ساڵی 21 زیاتر نەک لە ساڵی 21 لە ساڵی 21 زیاترە ئەمە ئەگەر لەگە حکومەتی بەغایە ڕێنەکەوێت ئێمە باسی حاڵە دەکەین ئەگەر لە حکومەتی بەغا ڕێنەکەوێت بێ بە 30 ڕۆژ جارێک مەعاش بات نەخێر ئەو 30 ڕۆژ جارێک مەعاشە ئەگە بیشیە بە لێبڕینی لە ساڵ 25 لە ساڵ 30 لە ساڵ 35 بەپێی حاڵ وەزعەکەی ئەو پارەی کە لەبەردەستیات زۆر باش سەبارەت بە جێگیربوونی نرخی نەوت لە دەوروبەری $6 کە ئێستا $59 تێپەڕاندووە چاوەڕێ دەکرێت ینی هەروە بە بەرزی بمێنێتەوە لەم ئاستەیە یاخود بەرزتر بێتەوە بۆ بەڵێ بۆ ئابووری عێراق و بۆ ئابووری هەرێمی کوردستانیش بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان $6 زۆر نییە لە چاو نەفقاتی کە هەیەی ئەو خەرجانێک هەیەی چکە ئەو خەرجانێک کە حکومەتی عێراق و حکومەتی هەرێمەیانە $6 نییە $125 بەڕاستی وەرە سری کورتێنانەکەی عراق بن بزانن کورتێنانەکەی چەنە حجمەکەی گەورەیە مەسەلەن کەواتە دلیلە لەسەرەوەی کە ئەو نرخە ئەو ئابووری کە عراقەتی کە ساڵی 2013 ئەم نەفقاتەی هەر هەبووە $125 باشە پێویستە بچێتە چەند یعنی پێشتر وەزارەتی سامانە سروشتەکان دکتۆرەوەی ڕاگەیاندبوو کە گە بچێتە $100 شێمە ینی ناتوانین ئەو خەرجەی کە هەیە لە بواری نەودا ینی ئیدامە پێ بدەین بچێتە چەند بۆ هەرێمی کوردستان باشە ئەو تەمان من باسی ئەو پارەیەکم کە چێت حکومەتی هەرێم بچێتە ناو خەزانەی حکومەتی هەرێمەوە ئەجا پارەی تر بەملێەوە ئەویان مۆزوعی ترێ ئێمە باسی داتای ڕسمی ئەکەین داتای ڕسمی چیە دا ئەو داتای ڕسمی کە هەیە لەبەردەسایە
ئەگە بچێتە $100 ئەنج ئەو پەڕگەی بتوانێت نەفقاتی خۆی تەختیە بکە نەفقات یعنی بە فولی بە 30 ڕۆژدارێک طبعا من معاش بەشێکی بچووکە لای من لە ڕوانگەی ئابووری و معاش بەشێکی ترە کێشەی تر هەیە کێشەی بێکاری هەیە بەڕاستی کێشەی ئیسtisمارات هەیە ئیسtisمارات يعني کێشەی احتیکار هەیە مەجموعەی کێشەی زۆر هەیە کە ڕەبتی بە یەکەوەیە مثلا بەس ئەوەی کە خەڵک زیاتر معاشفەرەکان تەرکیزان لەسەر معاشە و ئەوان بۆچی معاش کاریگەری هەیە لەبەرەوەی کە کاتێک معاشفەرەکان معاش وەرگن بازار تۆزی ئەجوڵێت یعنی بۆ ئەوانەی کە معاشخۆریش نین تۆزینە ئەگەر نا کێشەی گەورەتر هەیە کێشەی مثلا وەکوتمان بێکاری و چەند کێشەی تر هەیە بەڵام ئەگەر هاتوو بچێتە $80 $90 ئەنج ئەو کاتە ئەتوانێت تەختی نەفقاتی خۆی بکە بەڵام من ئەڵێم حتا بچێتە $200 ئەگە بەم عقليتك كار بكين براسي ناقين النتيجه حتى بشت $6 استفاديني راسا قلت حتى معاش شباب باش تو كشي بكاري شيء اكيد كشي او هم كشي ابو يعني هي مثلا شيء اكيد او هم احتكارك هي شيء اكيد هو معناه بتشار زركري براسي بله دكتور كامران قادر ما وصاي زانكو بسپوري ابوري سپاس بوي كلا استوديو كان مال